بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. خۆشەویستان، گەیشتی نەوانەی 11 بە پشتیوانی خوای گەورە. ئینشاءالله گەرتوانیمان لەو وانەیەدا کۆتایی بەو کتابە بەرز و بە نرخە دەینین. ئەو بابەتانی کە ماون خۆی دەبینیتەوە لە سێ مەبحەث لە فەصلی چوارەم، باسی التفسير في العصر الحديث باسی أصول التفسير كات وباسي الإعجاز في القرآن الكريم. أو بابتان باسكاتن كبابتي جرينجن مهم إنسان اطلاع وشارزاي بسري عندها هبيتن. زعما إن شاء الله لم يعني أو درسدا هولدين مرورا كراما، يعني بسر بابتا كان دا بروينو وآشنايك دروس بكين لقل أو بابتانا كماموسا آماجي بيكردينو باسي كرديا. لا مبحثي سيم دا التفسير في العصر الحديث كخوي لسي خالي سرتشي أبيني توا باسي خالي كميان العودة إلى كتابة التفاسير الكبيرة. باسي أويا كاتن كمواني رابردوش من هلا باسو خواسي تفسيري قدماو تفسيري زاناياني بيشيبو إستاش باسي تفسير لا سردمي استادا العصر الحديث، يعني أو زاناياني كوابلين زور لميجنينك لجيان دابوينه. طبعا باسكاتن كحالتك بسر مسلمانان دا تيباري وايلي هات كمسلمانان وزانايان بتايبات جهد وكوشش وهول ومانديبونيان كم بوا لنسيني كتاب وتنانت لتفاسير جدا كتفسيريان بمختصري وببختي أنوسين تنانت نمونه بتفسير جلالين دينيتو كتفسيريك بدو زانات طوابيان كرديا. تفسيري جلالين بوي بيغوتيتن جلالين وات جلال الدين محلي وجلال الدين السيوطي. معلومي جناب تانا جلال الدين السيوطي ك لنوسط ويازي وفاتكر، يعني زور لميجنه بنسبة علماء متقدمين. يعني تفسيرك بخوي تقريبا استاكا لأندازي قرآن وكو حاشيك بدوريدا لطبعي استاكا نسراوتوا كوات زور كسكي بدو زانا أبو شوازا ودواتر زانايان حاشية ونسينيان لدوري تفسير كان بون من تفسير زمخشري وتفسير قاضي بيضاوي وغير أوانا وزوريتش لعلماء كرديش أو دستا باڵیان هەبووە لەو بابەتەدا. ئیتر ئەو زەمانە وەک بڵێن حاڵەتێک بووە بەسەر مسلمانان داهاتیە کە مسلمانان بەو شێوازە وەک بڵێن جۆرێک لە ئیتر کشانەوەیەک بووە، جۆرێک لە بارودۆخێک بووە بەسەریان داهاتوە. بەڵام دواتر نەهزەیەکی دیکە ڕوو لە زانایان ئەکات و کە حرەکەی تەئلیف و جوڵەی نووسین و ئەو بابەتانە، یعنی هەستانەوەیەک لەناو مؤلفین و نووسەرانی مسلمانان لە زانایان دەست پێ ئەکاتەوە کە کۆمەڵێک زانا تەفسیری مەوسوعی و گەورە ئەنووسن کە لێرانە ئاماژەی بە چەند تەفسیرێک کردیە. تەفسیرە مەشهورەکەی ئیمامی شەوکانی فتح القدیر کە لە 1834 وفاتی کردیە، يعني تقريبا 6 ساڵ پاشی ئیمامی عفوا 1250 ئیکۆچی ئەو لە 911 يعني زۆر پاشیویە کاتن، تقریبا زۆر پاشیویە کاتن 1200 تقریبا 300 ساڵ پاشیوی کە دێتن. دوایە ڕوح المعانی کە تەفسیرەکەی ئالوسی مەشهورە کە ئەویش لە 1854 زاینی داوەفاتی کردێت. دوایە محاسین و تەویل کەوانە هەموو تەفسیری گەوران ئیمامی قاسمی. دوایە فتح البيان في مقاصد القرآن كإمامي ابن زاناية هندية أويش ل 1872 وفاتي كرديا. واتا دواي أويك أو حالة بسر مسلمانان وزانايان بتايبت داديتن كحواشي ومختصر واختصاري كتابة كانوا بكسكي يعني بكمي أنوسن بلام نهضية تأليفات ونوسين رؤكاتوا لا زانايان. إتر أو حالة جگە لەو بابەتاش حاڵەتێک کردێ بەسەر مسلمانان کەوا زانایانی مفەسیرین دەکەونە ژێرباری نوێگەری و بڵێن نوێخوازی لە نووسینەکانیاندا و متەئەثیر بوون بەو پێشکەوتنە زانستی کەوا بە تایبەت لە عالەمی غەربی ئەو کاتدا
بەخۆی و ئەبینێتن ئیتر ئەوە ئەبێتە هۆکارێک کە کۆمەڵێک لە زانایان متەئەثیرە بن بەوەی کەوا ڕنگدانەوەی ئەو بابەتە زانستیانە و ئەو بیردۆزە و نەزەریاتە عیلمیانە لە قورئاندا جێ بکەنەوە و لێکدانەوەی عەقلی لە بۆ ئاەتەکانی قورئان بکەن و بە متەئەثیر بوون و کاریگەری بوون بە جیهانی ڕۆژئاوا. و لێرەدا باسی چی ئەکاتن یەکێک لەو زانایانە کە شێخ محەممەد عەبدە و کە کاریگەری ئەو حاڵەتەی بەسەردا ئەبیت و بە تایبەت تەڵەبەکەشی کە شێخ محەممەد ڕەشید ڕەضا جا لێرانە کۆمەڵێک تەفسیر باسەکاتن ئەوانەی کە کاریگەریان دەبێتن یاخود کاریگەری ڕۆژئاوا و ئەو بیردۆزە زانستیانیان بەسەردا ئەچەسپێتن تفسير القرآن الحكيم، تفسير القرآن الحكيم كمشهورة بتفسير منار الشيخ محمد رشيد رضايا كلا 1935 ميلادي وفاتي كرديا. الجواهر في تفسير القرآن الكريم كأويش طنطاوية كلا 1930 وفاتي كرديا. طبعا طنطاوي وأبزانم هل يكودون بوين بلام كأو طنطاوية مشهورة تفسير كي يعني جواهر طنطاوي چونکە زانایەکیان هەرچەند ساڵێک پێش ئێستا مرد ئەویش هەر مفتی مصر بوو ئەویش هەر بە تەنتاوی مەشهور بەڵام ئەو تەنتاویە کە با بڵێن مفەسیری گەورەی مەشهورە ئەو زانایە لە ناو عولەمادا. دوایە تەفسیری مەراغی کە ئەویشیان شێخ ئەحمەد مستەفا مەراغی بووە کە لە 1946 وفاتی کردیە. ئەوانە تەبعاً هەرسێکیان مصرین کە ڕنگدانەوەی جیهانی ڕۆژئاوا بەسەر لێکدانەوەکانیان لە بۆ تەفسیری قورئاندا و دیار کەوتیە و پێی متەئەثیر بووینە. تەفسیرێکی دیکە التەفسیر الحەدیث کە محەممەد عزت دەڕوزە بووە کە لە 1945 وفاتی کردیە. بەڵام ئەو زانا بەڕێزە تەفسیرەکەی بە تەرتیبی نزول کردیە، یعنی بۆ نمونە ئەو تەفسیرەی ئەو قورئانی کە ئێستا کە ئەمە دەیخوێنین فاتحە بەقەرە ئالی عیمران نیسا بەو شێوازە عولەما تەفسیریان کردیە، ئەو بە شێوازی تەرتیبی نزول تەفسیری کردیە. ئەوەش بەو شێوازەی کە یارمەتی دەرێک بووە لە بۆ ڕوونکردنەوەی ئەو دەعوە و بانگەوازەی پێیانبەری خوا صلی الله علیه وسلم کە کردیتی و تاریخی تەشریعی ئیسلامی، یعنی بۆ نمونە لە قۆناغی مەککە پێیانبەری خوا صلی الله علیه وسلم کە قورئان زیاتر تأکیدی لەسەر دعوە و بانگەواز و چەسپاندنی عەقیدە کردیە، لە قۆناغی مەدینە زیاتر تأکید لەسەر لایەنە ئەحکام و شریعەت بڵێن وەکو حەلال و حەرام و ئەو بابەتانە کرایتەوە. بەو بەڵگە ئەو زانا بەڕێزە بەو شێوازە تەفسیری کردیە. جا دێتە خاڵی دووەم من قضايا التفسير في العصر الحديث دوو موقفی ئەو زانایانە باسەکاتن. لە موقفی یەکەم کە کۆمەڵێک زانای نوێخواز هەبووینە تەنانەت ئینکاری تەفسیری بە مەئثووریان کردیە، پێیان وا بووە تەفسیرکردنی قورئان بەوەی کەوا باسمان کرد لە دەرس و وانەی ڕابردوو تەفسیری مەئثوور مەشهورە کە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ئەصحاب لە تابعین وارد بووە. ئەوە ڕێگرێکە لە تێگەیشتن لە قورئان و لە بەرەو پێشچوونی کۆمەڵگای مسلمانان کە وەش وەکو باسمان کرد خۆی ئەبینێتەوە لە شێخ محەممەد عەبدە و قوتابیەکەی محەممەد ڕەشید ڕەضا کە بەداخەوە یعنی حتا لە زانایانی کوردیش ئەگەر هەڵە نەبم مەلای گەورەش کە تیتە ژێرباری ئەو فکرە و ئەو لێکدانەوەیە. ها لە شیعرێکیان باسی ئیبن ماجە و ئەوانە ئەکاتن، والله أعلم، يعني أويش بيواب وجا لتفسير كي باسكات كجاريشان دسيتا منطقي مصر أوانا لقال شيخك ميواني أو بيتو هندك أجهزة وآلات نوي أبينيتن متأثرة بيتو ورخنا لشيخك أقريتن كأنما أوهموا سرقال كردني مسلمانان بويردو أذكار أوانو لكاتك كعالمي غربيش أوهموا داهناني كرديا ئەو ڕنگدانەوەی هەبووە. بەڵام ئەکرێ بۆن منە مامۆستای گەورە بڵێن بە نەوعێکی دیکە، یعنی نەک بەو مانایی ڕاست ڕەتکردنەوە ئەوانە تەمان لێرەشدا باسەکاتن. دواتر باسەکە ئەڵێ شێخ محەممەد ڕەشید ڕەضا لە کۆتاییەکەی جگە لە 5 جوزئی یەکەم دەگەڕێتەوە سەر نەهجی ئەسڵی کەوا ئیهتیمامەداتن دەگەڕێتەوە بۆ سەر
تفسيري بمأثور وكو طبري وابن كثير وأوانا واتا وقبلين بشيمان بيتو بلي كاريجري ما مصاكي شيخ محمد عبده بسري داهب وبلام لكوتايكي دقاته وقناعت كيكزار وانيا بلكو دبيت تفسيري قرآن بقرانه ولبو مأثور ئەوەی لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ئەسحاب وارد بووە بەو شێوازە بکرێتن. بەڵام خاڵێک ئەو ڕوژێنێتن ئەو مامۆستایە، یعنی ئەوەی کە بەڕخ نەگیراوە لە تەفسیری بە مەئثور کە لەو خاڵەیدا لە مەوقیفی یەکەم باسەکە بە حەقەت حاڵەتێک بۆ وەک بڵێن ڕەد فعلێک بۆ لە بۆ هەموو ئەو ئیسرائیلیاتەی کەوا باسمان کرد وارد بووە، یعنی بەو شێوازە وەک بڵێن ئەوان ئەو تەفسیرانە پڕکراون لە ئەو هەموو ڕیوایەتانە زیاتر ڕەخنەیان لەوەی بووە نەک بە هەموو مانایەک لە تەفسیری بە مەئثور. بۆیە باسەکاتن یعنی ناکرێت تەفسیری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرگیز پشتگوێ بخرێتن، بەڵکو لەسەر هەموو تەفسیرەکان پێش ئەخرێتن و بەڵگەیەکە و ناکرێ مخالیفی بکرێتن، مخالفەی بکرێتن. ئەوانەی کە واتە باسەکاتن کە زیاتر وەکو حەملەیەک ئەو بانگەشە، طبعا لێرانە ئەو دوو زانایانە باسەکە، بەڵام دیارە لە عالەمی ئیسلامی هەبووینە بەو شێوازە بیرکردنەوانە، دەڵێ زیاتر مەبەستیان پێوە بووە ئەو شتانەی کەوا لە ئیسرائیلیات وارد بووە، تەنها مەبەستیان پێ ئەوە بووە ئەویش زیاتر لە مەسەلەی قەسەس، لە مەسەلەی بەدئی خەڵق، سەرەتایی دروستکردنی مرۆڤ و ئەو بابەتانە، یعنی زیاتر ماوەسا لێرانە نووسەر وەکو ڕوونکردنەوەیەک ئیتر دیفاعێک بیتن لەو زانە بەڕێزانە، دەڵێ زیاتر مووقیفیان دەربارەی ئیسرائیلیات بووە، نەک تێکڕای ئەو لێکدانەوانەی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سیرە و سونەتی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم، یاخود ئەو لێکدانەوانەی کە ئەسحاب فەهمی ئەسحاب کە لە بۆ قورئان و تێگەیشتنیان لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم واتە هەمویان ڕەت نەکردیتەوە. مووقیفی دووەم کە باسەکاتن لەو مووقیفی زانایانی کە متەئەثیر بووینە بەو نەظەڕیات و بەو بیردۆزە نوێیانە، ئەویش لەوەی داوەکو باسمان کرد کە عالەمی ئیسلامی ئەو کاتی وەک بڵێن لە حاڵەتێکی زۆر نەخۆش و کەوتوودا بووە لە ڕاستیدا، چونکە هەر کتابێک هەیە ناوندراوە بە کۆتایی تەمەنی خلافەی ئیسلامی سەردەمی عوثمانیەکان الرەجل المەریض، لەوانەیە زەنامتان بتاندی بێتن، یعنی باسەکاتن عالەمی ئیسلامی و بڵین نەخۆش بووە کەتیتە حاڵەتێکی بەرگری و بەرگریەکی لاوازیش. طبعا لە هەموو حاڵەتێک بۆن ئێستا مسلمانان کە لە دووادانە ئەتوو بە ژیان خەریک بی یان بە پێشکەوتن و بەداهێنان، یعنی تەنانەت ژیانیش بەڕەوا نابین دێ خۆ لە فەقیری و هەژارینە لەو زوڵم مستەمەیە کە لە عالەمی ئیسلامی ئەکرێتن. جا بە هەمان شێوە کە مسلمانان لەو حاڵەتەدا بووینە، ئیتر کۆمەڵە زانایەک بەو بیردۆزانە خەریک بووینە و سەرقاڵ بووینە و کەوتوینە ژێر کاریگەری ئەوانە. جا لێرانەش دووبارە تەنتاوی بە نمونە دێنێتەوە حتا لە مقەدیمەی تەفسیرەکەی کە باسەکاتن کە تەفسیرێکی داناوە زۆر عەجیبە و زۆر جێگای تێڕامان و ئیسفادە لێکردنی مسلمانانە. بە هەمان شێوە شێخ ئەحمەد مستەفا مەراغی دێنیتەوە کە ئەویش بە هەمان شێوە هانی مسلمانان و خوێنەر و باحیثین ئەداتن کەوە زیاتر لەگەڵ ئەو نەهزە عیلمی و ئەو بیردۆزانە، بەڵام لە ڕاستیدا بە حەقەت ئەو بابەتانە هەمیشە جێگای ئەوە بووینە کە ئینسان تەوەقف لەسەر بکاتن. یعنی بۆ نمونە جارێکیان با بڵێن ئەگەر لەو بابەتەدا لەسەر نەظەریاتی عیلمی لە قەناتی ئەڕیسالە ئەگەر لەیادتان بێت دکتۆر تاریق سوێدان بەڕێوە ئەبرد، بەرنامەی هەبوو ئەلوەسەتیە. لە بەرنامەی ئەلوەسەتیە دکتۆر زەغلول نەجاری بان کردبوو. طبعا زەغلول نەجار، دکتۆر عەبدولمەجید زەنەدانی، یعنی ئەوانە ئێستا دکتۆر عەبدولدائیم کوحەیل، ئەوانە بەڕاستی زۆر دەستێکی باڵیان هەیە لە لێکدانەوەی زانستی لە بۆ قورئان و لە بۆ فەرموودا. جا زەغلول نەجاری بان کردبوو لە تەفسیری ئەو ئاەتەی سوورەی ئەلئەنبیا ئاەتی سی کە خوای پەروەردگارە فەرمێ أولم يرى الذين كفروا أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما وجعلنا من الماء كل شيء حي أفلا يؤمنون. قوتي أتو ليقدانوي أو آتت كرديا با بيردوزي بيج بان تقينو قوركا چون دبي
گوتی دکتۆر زۆر داوای لێبردنم هەیە یعنی ئەوە لە ناو بەرنامەکە کە ڕاستەوخۆ بوو تێ من هەر تەڵەبەی توم زۆر داوا لێبردنم هەیە بەڵام نەت پێکاوە ئۆ مشاهدەی ئەو هەموو خەڵکە بەشدارە لە تەلەڤیزیۆنی لە ناو ستۆدیۆی عالمی زۆر گەورە و خەڵکیش دەبینیتن تی حتا لە ئەو بەرنامەی هاتیمە هەفتا کتابمان خوێندیتەوە بۆ تارق سوێدان وەیگو وەگوتی جاتەمان ئەو مامۆستایش لێرەوە ئەفەرمێت و سەید قوتبیش وا ئەفەرمێت چۆن دەکرێ ئەتوو تەفسیری ئاەتێک بە نەزەریەکی علمی بکەی لە کاتێکدا نەزەریاتی علمی بەرەو پێشەچی لێکدانەوەی عەقڵی مرۆڤە بەڵام ئاەت وفرمودەی صحیح و صریح مطلقە هیچ پەیوەندی بە کات و زمانێک نییە حتا یوم القیامەیە کەواتە ئەتوو ناکرێ بە لێکدانەوەیەکی مقەیەدی علمی مرۆڤ کە ئەکرێس بینێ تەتەووری علمی ئەو بابەتەی یعنی بەهەڵە لێک بداتەوە یاخود هەر ڕەتی بکاتەوە چونکە هەمووی سەید قوتب باسەکە لە سوورەی یاسین لە سوورەی مولێک زۆر باسی ئەوانە کە ئەو مەرسەدانەی کەوا پێشکەوتم ئەو کاتی سەید قوتب لە ساڵی 60ەکان شەهید کراوە دەڵێ ئەکری ئەو پێشکەوتنە زانستیانە لە بۆ بینینی گردون و فەلەکیات و پێشکەون لێکدانەوەی ئاەتی کەونی بە نەوعێشکە بکرێتن ئێکەواتە تو ناکرێتن بە حەقەت لێکدانەوەکان جا لێ لێرانەش ئەو مووقیفەی زانایانی بڵێن سەرەتای قەرنی ڕابردوو کەم تەئەثیر بووینە لێکدانەوەیان کردێ بەڵام بە حەقەت هەڵەیەکە کە تی کەوتین یعنی ناکرێتن ئەوەش لە چەند خاڵێکەوە خۆی بینێ یعنی ئەکرێ بۆ نمونە لەو کاتەیدا لێکدانەوە لە بۆ قورئان بکرێت کە قورئان تابعی علمە کە بەڕاستی ئەوەش هەڵەیە هەرگیز ناکرێەوە شایستەی قورئانیە بۆیە ئەو قسەیەش کە دەگوتێ علم سەلماندی هەڵەیە لە ڕاستیدا بڵێن دەبی بڵێن علم گەیشتە ئەو ئەندازەی کە کەشفی ئەو بابەتەی کرد نەک علم سەلماندی ئەجینا سەلمێنراوە لەلایەن قورئان ئەمە لەسەر سەلماندنی قورئان عەفەن علم ڕانەوەستاوین لە بۆ ئەوەی کە ببێتە ئەوە نا قورئان ئەو بابەتەی ڕوون کردیتەوە بەڵام ئیکتیشاف و لێکدانەوەی مرۆڤەکان گەیشتە ئەو ئەندازەی کە قورئان وافەرێ ئەوڕۆ ئەکرێ سپەینێ لێکدانەوەیشکە بکرێتن و دووبارە یعنی خاڵێکی دیکەکەوە تێگەیشتنێکی ناحاڵی بوو و جۆرێک لە سوئی ئەدەبە دەربارەی وەزیفەی قورئان کە قورئان معالەجەی هەموو حاڵ و باڵەکانی مرۆڤەکانە کاتن بە درێژایی زەمن و بە پانتایی زەمین یعنی تایبەت نییە بە کات و سەردەمێک خاڵی دووەم کە تەفسیری قورئان هەمیشە بەردەوامە لە بۆ نصوصی قورئان یعنی حاڵەتێک نییە تایبەت بێتن بە سەردەمێک بڵێن ئەو لێکدانەوە زانستیەی زانایانی بۆ ڕۆژ ئاوایە هەر شوێنێک گەیشتنە و ئەندازێ ئەوە لێکدانەوەی سەدا چونکە تەفسیری قورئان حتا يعني قسەیەک مەشهورە ئەگەر ڕاست بێتن لەسەر ئیبن عەباس کە فەرمووی گوتیان تەفسیری قورئان کە فەرمووی دعه فإن الزمان يفسره فعلا زمانەوە پێشەکەویت و ناکرێتن بەو شێوازە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمە یعنی لێرە ئەفەرمێتن لا يعني ئەو اکتشافە علمیانە وەک بڵێن کەمیان ناکەینەوە حەقائیقی علمی کە لە ژیاندا و لە کەوندا و لە گەردووندا و لە ئینساندا و دیارەکەون کە خوای پەروەردگار فەرمێ وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصرون ئەو هەموو لێکدانەوە جوانیە لەسەر جەستەی مرۆڤ کراوە لەسەر گەردوون لەسەر ئەو ئاەتە کەونیانە ئەویش لەژێر ڕۆشنایی ئەو ئاەتە کە خوای پەروەردگار فەرمێ سەنوریهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق جاء بوي يعني ناكرية وقبلين أو ليقدان وزانستان نادي دبكريا بلام ناكرية براو بريش ببنى تفسيري قرآن تفسيري أو أحاديثاني يعني حتى من ما مستايش بريز يعني زنا يعني بحقت لقدر جنجي خوي دكري بلين زنايا إن شاء الله مستقبله ديقول ناكريك عندك حديث لبخاري ده هنا قبول يمكن لو ما مستا والله عقل قبولي ناكا طبعا أو قصية دور لروتان أو بريبي عقلية شو كبيانبري خاص الله صلى لو سردمي صحابنا هاتية تنانت ولو أو سردمشنا هاتية بل كل سردماني شي دا هاتوش بيانبري خاص الله صلى الله عليه وسلم بيغمبري كوتايا أتو كدلي بعقل علم عقلي مروف هميشة لتطوروا لن يبون ودايا كواتن ناكريتن طبعا أو ما مصابر زي إنساني شي بحقت أهلي خيره ما كأقصي دلين بمعنى ما وصى أخوانا خاصة بعقله بلام قصة كل زي خوي دانية حاشاي حديثي بيامر صلى الله عليه وسلم أو جورك لبي عقله مروف تيب كويتن بلي والله لبروي عقل
پێودانگی عقل مقیاسی عقل لە بۆ نەقل ناکرێت ئەو پێودانگانی کەوا ڕواتی ئەحادیث دایان ناوە ئەوە تەواوە مەرجەکانی وەرگرتن نەک بە عقل چونکە معلوم زانایانی پێشی لە زانایانی ئێستاکە لێزانتر و تێگەیشتر بوون. خاڵی سێم اتجاهات جديدة في التفسير. طبعا کۆمەڵێک اتجاه کە لە نووسینەوەی تەفسیر ڕوویان کرد کە ئەوەش هەر یعنی بە درێژایی مێژوو و ئێستاش لە عەسری حەدیث کە ئەمە باسمان لەو بابەتەیە جۆرێک لە اتجاهەکان الاستمرار في كتابة التفاسير الكبيرة. لو زانایانەی کە هاوچەرخ بوون هەل لەسەر نەهجی پێشی کتابی مەوسوعیان دانا تەفسیری مەوسوعیان دانا بۆ نمونە التحرير والتنوير شێخ محەممەد بن عاشور کە بەڕاستی تەفسیرێکە ینی جێگای ئەوەیە کە ئینسان بگەڕێتەوە سەری و تەفسیرێکی بەڕاستی ناوازەیە کەمن لەو تەفسیرانەی معاصر بەو شێوازە لێکدانەوەی جوانیان لە بۆ قورئان کردبێ. ئەضواء البەیانی شەنقیطی کە تفسير قرآن بقرآن دوباره تفسيرك كبراسي ناواضيه في ظلال القرآنش في ظلال شديك زور زحمته ربداتوا زالير ما وصى باسيانا كاتن كوا ابن عاشور رحمة إخوان اللي بيلهم يعني ك حولي داوا يعني جواني أسلوب شواز بلاغة قرآن درب خاتن شنقيطي حولي داوا يعني تفسير قرآن بقرآن ودرخصني عقيدة وبيرو باوري إسلامي أويدي كشكي سيد قطب في ظلال بخوي متحيك أفرمي مجتمع لدولك وقرآن لدولك من بو في ظلالات دستي خلق أقرم برو قرآن يا نبا فعلا خو في ظلال القرآن دكريبلن تفسيري شي ثقافية بلان براسي أو ليك دانواني كوا سيد قطب لبو قرآني كرديا زور زور دقمنو شتيوا نبوة تنانت ورجيراني شي بو شوازة نبوة. خالي سيم دوميان لاتجاهات جديدة في التفسير كتابة التفاسير المختصرة كأويش حالتك لو سردمدا برتاو أكويتن اختصار كردني تفسير كاني زاناياني بيش إستا وكو مختصري تفسير طبري تفسير ابن كثير زور زانا اختصار يعني كرديا ويكيك لمختصرة مشهورة كان مختصرة كي صابونية كبراستي مختصرة جواني لو تفسير ابن كثير كرديا زبدة التفسير في اختصار فتح القدير كإمام الشوكانية وهنديك يعني شوازي ديك أوانا مختصري تفسيري بابلين زاناني بيشي بوينا وهنديك زاناش هربخوان تفسير كانيان بكورتينوسيا لو سردمدات تفسير الفريد كي محمد فريدي وجديا مصحف الميسر عبد الجليل عيسى صفة البيان في تفسير القرآن محمد حسين مخلوف كوانا هوليان داوا بمختصري بن يوسين خالي سيام لا اتجاهات جديدة التفسير الموضوعي كأويش حالتك استاك وقبلين زورتر برتاوا كويتن بلام راسيدا أو جورة تفسيرا لكونه لبو قرآن كراوة وما لو أنا كان يرابردو باس ما كيركا زانايان بون منا قراءات قرآنيا لكتابك كوكري توا ناسخو منسوخيان لكتابك كوكري توا أنا بابتي موضوعين يك بابتي لقرآن هل بجاردني ياخذ تفسيري تن صورتي كان كبيك كبيكوا جاء أوانش وديار كون وكو التفسير العلمي للآيات الكونية في القرآن المنافقون في القرآن الكريم الطب والقرآن زاناياني هاو تاريخ بو شوازات تفسيريان كرديا وليرانا مدحيكي جواني صفوة التفاسير كاتن إصابوني فعلا صفوة لناو تفسير كاني سردم كمحمد علي صابوني رحمة إخوان اللي بيلهميان كزور جوان هاتية تفسيري بختو جواني لبو قرآني بيروس كرديا بسود بينين لهمو تفسيري قدماء ومعاصرين بشوازي سليس وجوان عبارتي خوش تنانت أواني شارزايي باششان نبي لعلوم شريعة دتوانن لي حالي من لقرآني بيروزدا جيشتنا مبحثي توارم بواتا مبحثي بيش كوتاية لو كتابة دا خلاصة في أصول التفسير إلى شش خالة بينيتوا باسي أصول التفسير باسي أوزان استأكاتن كبيويستا أوزان يعني دسنا خزمة قرآن كاتك ديانية تفسير قرآن كان
وەک بڵێن ئەو زانستانە ئەو ئاشناییان هەبیتن کە لەو شەش خاڵەدا خۆی ئەبینێتەوە. یەکەمیان ئەهمیەت علمی التەفسیر والحاجة إليه باسە کاتن کە ئەبوو مسلیمی ئەسبەهانی بە نمونە دێنیتەوە کاتێک هەر زانستێک دەسیە خزمەتی خۆی لە سێ خاڵە بینیتەوە مەوزوع و بابەتی زانستەکە یاخود غەڕەض و مەبەست لە هەوڵدان لە بۆ زانستەکە یاخود پێویستی لە بۆ زانستەکە. جا لێرانە بڵێن بە درێژی باسەکە بەس ئەمە بە کورتی دەڵێ ئەو سێ خاڵانە هەمیشە پێویستە بەرچاو بکرێن کاتێک دەچینە خزمەت قورئانی پیرۆز خزمەت تەفسیر هەر سێ خاڵەکان زۆر بە جوانی بەرچاوەکەون لەوەی کە مەوضوعەکە کەلامی خوایە و غەڕەزەکە لێی کە پابەندبوونە بە قورئان و دەستگرتنە بە قورئانی پیرۆز و لە بۆ سەعادەت و بەختەوەریەکی ڕاستەقینە کە هەمیشەیە و خاڵی سێمیشیان لە پێویستی بوون بێگومان قورئانی پیرۆز و تێگەیشتن لە قورئانی پیرۆز پێویستیەکە کە هەرگیز ناکرێت فرامۆش بکرێتن لەبەرەوەی ئینسان بە تێگەیشتنی قورئان لە شەریعەت تێئەگات و لەو پێویستیانەی کە خوای پەروەردگار تەکلیف و داوای لە مرۆڤەکان کردیە. جا لێرە چەند قسەیەک دێنیتەوە ئیبن عەباس ڕەحمەتی خوای لێبێ ئیمامی طەبەری کە ئیبن عەباس ئەفەرمێ الذي يقرأ القرآن ولا يحسن تفسيره كالأعرابي يهذ الشعر هذا. ئەفەرمێ ئەو کەسەی کەوا قورئان دەخوێنیت و تەفسیرەکەی باش نازانی وەکو کەسێکی ئەعرابی وایە. ئەعرابی واتە کۆچەرنشین بەدەوی ئەوانەی دوورە شارن ئەوانەی بێ ئاگان ئەوانەی بێزانستن وەک بڵێن کە شعر دەخوێنیتەوە بە سەریعی و لێی حاڵی نابی واتە بەو شێوازە کەسێک کە لە قورئان حاڵی نییە کە دەخوێنیتەوە وەکو کەسێکی ئەعرابی وایە. ياخذ إمامي طبري أفرمي إني لأعجب ممن قرأ القرآن ولم يعلم تأويله كيف يتلذ بقراءته. أفرمي براسي من سرم سرماوة سرم سور دمينية لكسي كقرآن دخوينيته وماناكي نازاني تفسيركي نازاني چون تيج لقرآن ورقليته. بيقومان إمامي طبري أما نأقينا أو آستي كوابون منزنا بدأ فرموي والله ئەو سەردەما هەر زۆر وایە. لێرانە قسەکەی ئیمامی سووتی ئەفەرمێ کاتێک کە قورئان بە زمانی عەرەبی دابەزیوە و عەرەب لێی حاڵی بووە ئیمامی سووتی کە گوتمان لە 911 وەفاتی کردیە دەفەرمێ ئەوان تێئەگەیشتن بەڵام دواتر پێویستی پێهەبوو و مامۆستا ئەفەرمێ ئەگەر سیوتی لە سەردەمی خۆیدا کە نزیکەی 500 ساڵ پێش ئێستا وا بفەرمێتن لەو سەردەمەی هەر زۆر پێویستیمان پێ هەیە کە بگەڕێنەوە سەر تەفسیری قورئان لۆوەی لە قورئان حاڵی بین و لەمانە مەبەستەکانی کە خوای پەروەردگار داوای لێکردینە. خاڵی دووەمیان لەو مەبحەثەدا ثقافة المفسر وأدواته باسی ئەوە ئەکاتن. جا لێرانە دەڵێ عولەمای سەلاف باسییان کردیە کە ئەو زانایە یاخود ئەو بەڕێزە ئەو کەسەی کەوا دەیەوێتن تەفسیری قورئان بکات دەبێت لە 15 زانست وەک بڵین شارەزایی و ئاشنایی هەبێتن. ئیمامی سووتی تەڵخیسی ئەو زانستانەی کردیە کە خۆی ئەبینێتەوە یەکەمیان لۆغە دووەمیان نەحو. طبعا لۆغە شتێکی تایبەتە زمان کە ئینسان ئاشنایی پێهەبیتن بەو وشانەی کەوا عەرەب بەکارینایە نەحو سەرف ئیشتیقاق بەلاغا کە خاڵی پێنجەم و شەشەم و حەفتەم خۆی ئەبینێتەوە لە مەعانی و بەیان و بەدیع واتە کۆکراوەی هەر سێ ڕوکنە ئەساسیەکانی بەلاغەیە. دوایە علمی قیراءات خاڵی هەشتم. دوایە ئوسوڵ الدین واتە عەقیدە کە بەڕاستی زۆر گرینگە ئەوەی کە تەفسیرەکە عەقیدەیەکی چاک و پاچی هەبێت چونکە ئەمە ئێستا دەبینین لە ڕێی سۆشیال میدیا و ئەوانە زۆر جاروێت تەفسیری زۆر نابەجێ لە بۆ قورئانەکرێتن خەڵکانێک بە ئارەزوی خۆیان سەقافەیەکی ئیسلامیان هەیە بەڵام عەقیدەکەیان یعنی وا بڵێن ڕاست نییە لار و چەوتە دەیانەوێت لە بۆ مەبەستی خۆیان قورئانەکە بەکاربینن بۆیە ئەفەرمێ دەبێت عەقیدەیەکی چاک و پاچیە بێتن. جا لێرانە حتا باسی ئەوە کاتن کەوا ئەهلی سەلەف حتا ئاەتی متەشابیهاتیان تەفویضە کرد
يعني لەوەشدا کە باسەکاتن دوایە خاڵی بڵێن دەیەم ئوسوڵ الفقه بزانێ بەڕاستی لێکدانەوەی ئاەتی ئەحکام بەبێ شارەزابوون و ئاشنایەبوونێکی باش لە ئوسوڵ الفقه بۆیە مامۆستایانی ئێمە کاتی خۆی ئاخر کتاب کە لەناو حوزێ دەخوێندرا ئوسوڵ الفقه بوو پاش ئەوەی ئاشنایەکی باشی بە نەحو سەرف و بەلاغە ئەبوو بە بابەتەکانی کە ئەو زاردەیان هینا خزمەت ئوسوڵ الفقه یعنی دەبووە کامل و تەواو بە لە عیلمەکان ئەو زاردەیان هینا لۆی لەخۆ قسەی نەکاتن دوایە ئەسباب النزول و قەسەس کەوانش بەڕاستی عیلمێکی یعنی تەواون کە ئاشنایی پێ هەبێتن ئەو قورئانە بڵێن هۆکاری دابەزین و مەبەستەکەی چ بووە خاڵی دوازدەیەم ناسیخ و منسوخ خاڵی سێزدە فقهی هەبێ شارەزا و ئاشنا بێ چواردەم الأحاديث المبينة لتفسير المجمل والمبهم شارەزاییەکی باشی بە سیرە و سنەتی پێغەمبەر هەبێ صلی الله عليه وسلم بۆ ئەوەی بزانێتن ئەو مجمل و مبهمانەی کەوا لە قورئان داهاتێ بۆ نمونە سوورەتێکمان هەیە بە ناوی ئەشوڕا لە قورئانی پیرۆز دوو جار باسی شوڕا کراوە وەکو کەلیمە لە ئالی عیمران لە سوورەی شوڕا ئیتر ئەگەر بێت و ئاشنای سیرە و سنەتی پێغەمبەر نەبی صلی الله علیه وسلم تەنها و تەنها بەو دوو کەلیمانە یاخود لەژێر ڕۆشنایی ئەو دوو ئاەتەدا بەڵێ قورئان زۆر باس و بابەتی تێدایە کە باسی ئەو حاڵەتانە ئەکاتن چۆن پرس و ڕاکردن بەڵام لە خلالی ئەحادیثی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم ئاشنا ئەبین یاخود بەس مەسەلەی نوێژ مەسەلەی دانی زەکات هەموو ئەو بابەتانە کەوانە بە موجمەلی و مبهەمی باس کراون خاڵی پێنجەمیان کە حاڵەتێکی معنەویە علم الموهبة خاڵی پازدە کۆتایی بەڵێ خاڵی کۆتایی کە پازدە مامۆستا بڵێن لێرە هینایەتی کە ئیمامی سووتی ژماردیتی ئەو زانستەی کە خوا دەخاتە ناو دڵی بەندە خۆشەویستەکانی وەکو خوای گەورە یعنی کە باسی پێغەمبەر موسا و عەلەیهی سەلام خضر ئەکا کە باسی ئەوەیە کە ئاتەیناه من لەدونا علما یعنی لەلای خۆیەوە خوای پەروەردگار پێیداوە بۆیە مناقەشەیەکی دوور و بەردێش لە مابەینی زانایانی مفەسیرین هەیە ئایا پێغەمبەر موسا کە گەورەتر بوو چۆن چۆ لای خەضر چونکە ئیتفاق نییە لەسەرەوەی کە پێغەمبەر بوو بێ کە عیلمی لێ وەرگرت چونکە خوای گەورە پێیدا بوو ئیتر ئەو مناقەشە لە نێوان زانایان هێجا ئەوەش وهو علم يورثه الله تعالى لمن عمل بما علم وإليه الإشارة بحديث من عمل بما علم ورثه الله علم ما لم يعلم هرسند لسر أو حديثي إشكالك وبراستي آية زانایان بەحث صحیحیان داناویان نا ئیتر ڕیوایەتەکە صحیحەیان نا بەڵام حەقیقەتی بابەتەکەی دیارە چونکە بەڕاستی ئەو عیلمە لەسەروی هەموو عیلمەکانە خاڵی سێمیان لێرەدا کە باسەکاتن تفسير الآيات المحكمات والآيات المتشابهات كواش براستي بابتي زور جرينجا طبعا ليرانا باسي وبناء على تلك الحقيقة قسم العلماء القرآن على 3 أوجه زانایان دەربارەی لێکدانەوەی ئاەتی محکەمات و ئاەتی متەشابیهات قورئانیان کردیتە سێ ئیتیجاه و بڵێن سێ خاڵی سەرەکی بابەتێکیان کەوا هیچ ڕێگەیەک نییە بۆ تێگەیشتنی ئەوەش تەنها و تەنها خوای پەروەردگار زانستی پێ هەیە خاڵی دووەمیان ئەوەی کە خوای پەروەردگار تایبەتی کردیە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دون سائر ئومەتی یعنی ئومەت پێی ئاشنا نییە بەڵکو ئەوە دەبێت لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم زانستەکە وەرگیرابێتن کەواتە قورئان و تەفسیری یعنی تەفسیری بە مەئثوور ناکرێ هەرگیز ڕەت بکرێتەوە خاڵی سێمیشان ئەوەیە کەوا ئەهلی علم ئەهلی لوغە پێی دەزانن و تەفسیریان لە بۆ قورئانی پیرۆز کردیە جا ئەوەش هەر بە پشتبەستن بەو ڕیوایەتەی کە لە دەرسی ڕابردوو دەرسی پێشتر باسمان کرد کە ئیبن عەباس لە لاپەڕە 211 باسمان کرد تەفسیری قورئان ئەکاتە چوار خاڵی سەرەکی باسەکاتن لەوێندا لە 211 باسەکاتن دوای ئیمامی تەبەری باسی محکەمی ئەکاتن ئەفەرمێ من ئای القورئانی ئەوەیە کە یعنی محکەم کە زانایان دەزانن و ماناکەی تێگەیشتینە بەڵام متەشابه هیچ کەسێک ڕێگەی نییە لە بۆ تێگەیشتنی لە بەرۆی خوای پەروەردگار زانستەکەی
نەداوە بە مەخلوقات و بە بەندەکانی بەڵکو والراسخون في العلم ئەوانەی کەوا لە زانست ڕووچووینە فەرمووتیان آمنا به كل من عند ربنا. جا لێرانە قسەیەکی ئیمامی مالیک دێنیتەوە کە ئیمامی مالیک لی پرسرا دەربارەی ئەو ئاەتە وما يعلم تأويله إلا الله فەرمووی يعني كلام برسي أعلم تأويله الراسخون في العلم قال لا آية أواني لزانس روسوين وآشنان بتفسير قرآن دزانن يش فرموين خير بلكو أويا وما يعلم تأويله إلا الله باسكر والراسخون في العلم أوان سدلين آمنا به كل من عند ربنا وليس يعلمون تأويله بلكو أوانش نازانن بلكو دلين أو شعارتان آمنا به كل من عند ربنا. جالي رانا طبعا كومل قصة لسر أو بابة باسكات كلسر أو واوي والراسخون آية واوي عطفة يعني واوي استئنافية يعني جملة كدس بأكاتو يعني والراسخون أو راسخون عطفة لبو لسر لفظي جلالة يعني خواي پروردگار دزاني والراسخون في العلم. طبعا روايتك لابن عباس هاتية فرمويتي أمن راسخم لعلم أمن دزانم بەڵام لێرە ئەو مامۆستایە باسی ناکە بەڵکو يعني زیاتر ئەو ڕەئیەش بارزە کەوا والراسخون واوەکە ئیستئنافیە و يعني والراسخون في العلم شعاریان چییە آمنا به كل من عند ربنا متشابهات کەس نازانێ خوای گەورە بەخۆی زانست و علمی پێ هەیە. جا بۆیە لێرە باسەکاتن کە زۆرینەی سەحابە گوتمان ئیبن عەباس ئەو ڕیواەتی لێ واریدە بۆیە دەفەرمێ الأكثرون من الصحابة زۆرینەی سەحابە و تابعین و ئەتباعی وان و جەمهوری عولەما لە دوای وانیش دەڵێن راسخون في العلم لا يعلمون تأويل المتشابه تأويل متشابه مما استأثر الله به بەڵکو ئەوەی کە خوای پەروەردگار زانستی پێ هەیە و بەندەکان نازانن. جا لێرانە قسەیەک باسەکاتن کە يعني كأنما تفسيري متشابهات وقبلين ليك دانوي لبو كراوة بجويري زانستي خويان بلام ومن ثم كان السلف يقولون في مثل هذه الآيات سلف طبعا زور بريز بوين درباري قرآن لليك دانوي متشابهات نخوانا خواستا غيري وان مفهوم مخالفي لي ورناك جيريتن بلام خوان باراستيا قوتي تيان تسيد تفسيري أو آياتيان كرديا قوتيان قراءة الآية تفسيرها خوينوي آياتك بون من أو آياتاني باسي ذاتي خواي پروردگاركن خوينوكي تفسيرتي أي أن القارئ يقف عند الدلالة الظاهرة لألفاظها من غير تعمق في البحث عن تفصيلات ذلك المعنى لكن خوينوي ألفاظ كان توقفكات تعمقناك روناتي لماناي ليك دانويان خلف تونيان كذبون من يديان بقدرة ليك دايتوا ونيا باسي عين أو أنا إتر كخلف هاتين اللي بو الردانوي أوهموا اتجاهات أوهموا بون منا يعني جروبانيك أو كاتي بيدابونا بلين جهمية وقدرية وجبرية أو أنا ليك دانوية كان كرديا لبو ماناي آياتكاني متشابهات. جيشتنا خالي توارم لو ما بحثدا كجوتمان خويلا شش خالة بينيتوا لخالي توارم باسي ويكاتن التفسير بالمأثور والتفسير بالرأي. طبعا الكتابة كان علوم القرآن أو مصطلحات زور برتاوى كبيتن التفسير بالمأثور يعني التفسير بالرأي وقبلين أوانا كعلماء سلف بكاري هناوا وبون منا زاناي تريج بناوي ديك بكاري هناوا بون ابن تيمية رحمة الله عليه فرمي العلم إما نقل مصدق وإما استدلال محقق. وإمام زركشي لبرهان كيدا أيش أفرميتن التفسير بالرواية والتأويل بالدراية. طبعا أقصانا بكارهاتين وانش نزيكن لو بابتي كجوتمان ما بس بيه تفسير بمأثورة يان تفسير برأية. طبعا مأثور واتا أويل بيامبري خوا صلى الله عليه وسلم نقل كراوة يان لصحابة يان لتابعين أو تفسيري كوا لبو قرآن كراوة
پێگوتێت تەفسیری مەمەثوور ئەوەی ڕەئی ئەوەمە بەس پێ ئیجتیهادی عولەمایانە لە بۆ تەفسیری قورئان بە گوێرەی ئەو ضەوابیت و ئەو قەواعیدانەی کە زانایان لەسەری کۆکن لە لێکدانەوەی قورئانی پیرۆز. جا لێرانە قسەیەکی ئیبن خەلدون دێنێ کە دوور و بەردێژە، بەڵام ئەمە خولاسەکەی کە باسەکەین ئەویش عینی بە هەمان شێوە دەڵێ تفسير نقلي مسند إلى الآثار المنقولة عن السلف، وهي معرفة الناسخ والمنسوخ وأسباب النزول ومقاصد الآي. يعني أبو شوازة أويش عيني ابن خلدون باسكا. والصنف الآخر من التفسير وهو ما يرجع إلى اللسان من معرفة اللغة والإعراب والبلاغة. يعني بمصطلحات جياجية هاتي التفسير بمأثور وتفسير برأي. تفسيري بمأثور كرت بخت أويا لبيغمبر صلى الله عليه وسلم لأصحاب لتابعين وارد ببيتن. تفسيري برأي اجتهاد وليقدانوي زانايانا لبو قرآني بيروز بجويري أو ضوابطه أو قواعداني كزانايان لسري ركوتينا لليقدانوي قرآن. بلا ليردا ابن عباس خوالي رازي بيتن لبيغمبري خواه صلى الله عليه وسلم دو حديث روايات كاتن كي كم ينوي من قال في القرآن برأيه فليتبوأ مقعده من النار. وقول دوام ياخذ حديثي دوام أوي من قال في القرآن برأيه فأصاب فقد أخطأ. أو دو حديثان براسي ترسينرن لوي كليقدانو لبو قرآني بيروز بكريتن برأي بوسوني خو. جاء زانان هاتين الليقدانويان لبو أو دو حديثة كردية ما بس ليداتيا. يعني ابن عطية أفرمي أو ليقدانوي أهلي لغة ونحات وفقهاء لبو قرآن بجويري زانستكي خويان أو نابتا أوي كبرأي بيتن بلكو اجتهاديك زانيان بجويري زانستو علمي خويان كرديتيان نك هر لبوتونيك لمنطلقيكي بزانستي وبتقوى وكرابي بلكو أفرميت أجر هاتو أو زانا لغوية بجويري لغة بيكر بيان نحات إعرابي قرآنيان كرديا كبجويري ليقدانوو تيجيشتن ولا زباني عربيان فقهاء بجويري ليقدانوو تيجيشتن يان ولا قرآن والسنة أو زرهاتين تفسيري أو آياتانيان كرديا هر يكي كاجتهاديان كرديا أو بجويري علم ونظر تيجيشتن يان ولا قرآن أو فإن هذا القائل ليس قائلا بمجرد رأيه. ابن عطية أفرميتن بلكو أو نابتا رأيك وبوسونيك روتو دور لزانستو علم واتا أو حديثا هردو فرمودكان زانايان قسيان لسر هبوا أجر مفسيرك بجويري مأثور ياخذ لمأثور درتو بيت لبو تفسير قرآن أو ناكي تجير أو هالرشي أو دو فرمودانا خالي بينزميان أحسن طرق التفسير باشترين ريقا لبو تفسير جاء ليرانا أفرمي فإن قال قائل فما أحسن الطرق التفسير فالجواب أجر كسيك ببرسيتن باشترين ريقاي تفسير تيا جوابك أويا لا بردو سطو حفتاو دوي كباسكاتن لتن خالك لبينس خالدا خوي أبينيتو بكورتي بوختي باشترين ريقا لبو تفسير قرآن بقرآن باشترين ريقا چونکە خوای پەروەردگار لە هەندێک شوێن لە قورئاندا بە مجمەلی و بە مختصری باسی کردیا ئاماژەیەکی پێ کردیە لە ئاەتی دواتر یاخود لە شوێنێکی دیکە لە سوورەتێکی دیکە تەفسیلی پێداوە. بۆ نمونە ئەفەرمێ وەیل للمطففین. چێنە مطففین؟ الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون. تماشاکە خوای گەورە بەخۆی تەفسیری مطففینە کاتن باشترین ئەمن ئێستا بێم بۆ نمونە لێکدانەوەی لۆ بکەم تەبەن ئەمن نامە بەستم خوا نەخواسا من یەکی نەزاننا یعنی زانایەک بێت بە لۆغە لێکداتەوە بە نەوعێکی دیکە مطففین لە فلانە شارە لە فلانە وڵاتە خوای گەورە بەخۆی تەفسیرەکە الذين إذا اكتالوا على الناس يستوفون. يعني ئەوە باشی تەفسیرە. دووەمیان سنەت و سیرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شارح و لێکدەرەوە و تەوضیحی تەواوی قورئانە کاتن
ئەگەر قورآن بە قورآن نەبوو سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جا ئیمامی طەبەری قسەیەکی هەیە فەرمێ فەرەسوول الله صلی الله علیه و سلم أعلم بما أنزل الله عليه وليس لأحد مع قوله الذي يصح عنه قول يعني هیچ کەسی قسەیەکی نییە لەسەر قسەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر قسەکە صحیح بێ لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وارد بێ دوای ئەگەر لە قورآن و سنەتمان دەست نەکەوت ئەو قەولی سەحابە لە بەرەوەی سەحابە خۆیان لێ رازی بێ لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەشدار بووینە لەو هەموو ژیان و گوزەرانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە 23 ساڵی پێغەمبەرایەتی لە ماڵێ لە شەو لە ڕۆژ لە جەنگ لە سەفەر لە هەموو ئەو حاڵەتانە لەگەڵی بەشدار بووینە جا زیرەکتر و زاناتر بە حاڵ و باڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەوەی کە قورئانی بەسەردا نازل بووە خولەفای ئەربعە دوایە زانایانی تری ئەصحاب بۆن من ئیبن مەسعود و ئیبن عەباس و غەیری ئەوانش ئەگەر هات و خاڵی چوارەم لە قورآن و سنەت و قەولی سەحابە نەبوو ئەو جار قەولی تابعین بۆ نمونە بە تایبەت ئەوانەی کەوا تەڵەبەی زانا گەورەکانی ئەصحاب بووینە بۆ نمونە تەڵەبە گەورەکان و تەڵەبەکانی ئیبن عەباس ئیبن مەسعود کە مجاهید و سەعیدی کوڕی جوبەیر و عیکریمە و عەطا و حەسەنی شێخ حەسەنی بەسری و هەموو ئەوانە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێ بێتن جا لێرانە باسی ئەکات ئەفەرمێ بێگومان قەولی تابعی ئەگەر هات و ئیجماعیان لەسەر شتێک کرد ئەوە دەبێتە حوجە بەڵام ئەگەر اختلافیان پەیدا بوو قەولی تابعی نابێتە حوجە لەسەر هیچ کەسێک تەنانەت لەسەر خۆشیان ینی قسەیەکی جوانە کاتن لێکدانەوەیەکی جوانەکات لە کۆتایی خاڵی چوارەم ئەو جار ئەگەر ئەوە نەبوو خاڵی چوارەم دەفەرمێتن فأما تفسير القرآن بمجرد الرأي فحرام وأما من تكلم في القرآن بما يعلم من ذلك لغة وشرعا فلا حرج عليه ئەگەر هاتو لێکدانەوەیەکی هەر ئەوە زۆر جارها لەناو کۆمەڵگای خۆمان دەڵێ وەڵڵاهی ئەزانی مامۆستا وەک بڵێ خوای گەورە ئەوها ئەفەرمێتن هیچ علمیشی نییە دووسێ یوتیوبی چاوتێ کردینە و ئەکرێت دووسێ نامیلکەشی خوێنەوە ڕاستە و خۆ دەکەویتە ناو قورئانی وەک بڵێ قورئان شعری شوعەرایە یاخود تەشبیه نەبی یان قسەی قائیدێک و کەسایەتیەکە کاکەوە قورئانە یعنی وەڵا مامۆستا ئەکرێ ئەوە شوابی یان وەڵاهی مامۆستا تەفسیری ئەو ئایەتە بەو نەوعە شەکرێت کاکە تو لە خۆ لۆ دەستێناوێ یعنی ئەو هەموو زانا گەورانە شەون و خونیان کرد تەنیا ژنیان نەهینە زانایە کتابێکی داناوە علماء العزاب الذين آثروا العلم على الزواج یەک کۆمەڵە زانا لە مفەسیرینی زۆر تێدایە کە زانستیان پێش خست لەسەر ژنهێنانێ ژنیان نێنە خۆشی دنیان لە خۆ حرام کرد ئەتو بێ بڵێ وەڵا ئەو هایە و ئەو هانیە لە کاتێک زانایە کەلیانە پرسیار ڕاستەخۆ دەچونەوە سەر تەفسیر و کتابی لۆغا جا ئەوەش بەڕاستی حاڵەتێکی ترسناکە خاڵی شەشەم و کۆتایی لەو مەبحەثەدا باسی تەرجومەی قورئانە کاتن تەبعەن تەرجومە ئەوەیە وەرجێڕانی نەسێک لە بۆ زبانێکی دیکە معلومی جەنابتانە کە لە ڕووی زبانەوانی جا باشترین متەرجیم لە بۆ وەرجێڕانی هەر بابەتێک ئەوەیە کە بەڕاستی ئەگەر شتێک وەرجێڕیتە سەر لۆغەیەک دەبێ هەردوو لۆغەکان لە ڕووی کتابە و قیراءەوە چاک بزانێ بۆیە بەڕاستی ئێستا بازاڕی مە پڕ بووە لە کتابی وەرجێردرا و ئیتر ئەوە بە گۆگڵی وەرەجێڕی یاخود هەر ئاشنایی نییە بە مشتەقاتی لۆغەی عەرەبیەوە دێ نازانم بازاری پێخۆشەکە پێم سەیرە ینی بەڕاستی وەرجێڕان فەنە ذەوقە علمە یعنی دەبی بەڕاستی ئەو کەسە لە زۆر جاروێ دەبی وەرجێڕ لە نووسەری بەتواناتر بی چکە دەبی بزانی مەدلولاتی هەموو ئەو وشانە ئەو جا لە بەرامبەرەکەیدا لەو ئەوە جا بەخۆشی باسەکە تتلخص تلك المشكلات في الأمور الآتية يعني كاتك كأتو وەرجێڕانێک ئەکەی کۆمەڵێک شت پێ دێتە پێشێ لە سێ خاڵ خۆی بینین نظام الجملة يعني ئێستا بۆن هەر لە زبانی ئینگلیزی بۆن منە صیفەت پێشی مەوسوفیە وەنیە لە زبانی عەرەبی صیفە دوای مەوسوفیە تو کاتێک کە دێی دوایێ ئەو نەزم و داڕشتنەوەی جوملە جاروە هەیە وەرجێڕانی حرفی دەقەکەی تێکەشچینی بۆیە زانایانی پێشی یعنی حتا لە کوردستانی خۆشماندا دەگەڕانەوە سەر مەزەر بە زانینی لۆغەکەی بۆیە مەلای جاران عەرەبی چاک چاکەزانی تورکی فارسی ئەو جا کوردیەکی زۆر چاک شەزانی ئەدیبەکانی کۆنمان هەموو مەلابوون یعنی کەواتە کوردیزانێکی زۆر باش بوون گەڕیدە بوون بەو شار و بەو شار و بە وڵاتدا بۆ ئەوەی کەوا بنچینەی وشەکانی کوردی بزانن کە عەرەبی و فارسی و تورکیشیان لە تەکدا دەزانی
ئەو جا قسەیانە کرد لە شدە بۆیە کە تێکستەکانی نالی و مەحوی و مەولەوی دەخوێنیەوە پڕە لەو لۆغانە ئەوجا کاکم دێت سمینار و کۆڕی لەسرە بەستیتن کوردیەکەی تەواونێ نەک فارسی و تورکی جۆرێکی دیکە جەمالی ئەلفاظ و ینی وەجەڕەسیها ئەو وشانە لە کوێن دەربەکاردێنی کە ناسچی و دەنگ و شێوازی پێگەیاندنی ئەو وشانە چکەمە زۆر وشە و مڕادیفمان هەیە متەقاریبمان هەیە لە ڕووی ماناوە بەڵام هەموو وشەیەک لەو سیاغە و لەو جملەدا بەکار نایەتن مشکیلەی گەورە ئەوەیە دیلالاتی کەلیمە حدودی مەعانی چونکە بەڕاستی هەموو وشەیەک کە لە بەرامبەر یەکدا بەکاردێتن لە هەموو کاتێکدا ئەو مانا و مەبەستە ناداتن ئەوانە کۆمەڵێک ئیشکالن جا ئایا وەرجێڕانی قورئان دروستەیە نا تەمان قسەیەکی ئیبن تەیمیە دێنێتەوە ڕەحمەتی خوای لێ بێتن دەڵێ بێگومان کە ئومەت فەرمانی پێکراوە بە گەیاندنی قورئان بە لەفظ و ماناکانیەوە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فەرمانی پێکراوە بە گەیاندنی ئەو ڕیسالە بەڵام گەیاندنی بە عەجەم واتە عەجەم غەیری عەرەبی ئەو نەتەوانەی دیکە پێویستەکە لە بۆ تەرجومە بۆیە ئەو تەرجومە بە گوێرەی پێویست ئەکرێتن کەواتە شتێک نییە نادروست بێتن و دواتر قسەیەکی ئیمامی نەوەوی دێنێتەوە ڕەحمەتی خوایان لێبێ لە ئیمام الحەرەمەین عەبدولمەلیک جوەینی کە نەقڵەکاتن دەڵێ تەرجومەی قورئان قورئان نییە بە ئیجماعی موسڵمانان یعنی کاتێک کەوا بۆ نمونە ئێستا تەفسیرەکەی هەژاری موکریانی کە زۆر هەوڵی داوە بە کوردیەکی پەتی وەرجێڕیتن ئایا قورئانە نەخێر بە ئیجماعی موسڵمانان بەڵکو هەر هەوڵێک بدرێ ئەڵێ لە بۆ ئەو بابەتە ئەوە تەکەلوفێکە یعنی ناکرێتن ئەمە بڵێن کەسێکەوە بە هیندی بۆ نمونە لێرە ئیمامی نەوەوی ئەفەرمێتن بڵێن مانای قورئانی گۆ بڵێن ئەوە قورئانە بەڵکو ئەوە قورئان نییە وشەیەکە لێکدانەوەی قورئانە جا بۆ ئێستا بە کوردی ئەمە کە نمونەی هەژارمان هێناوە یان بۆ نمونە ئەڵێت تەفسیری یاخود لێکدانەوەی شعری ئیمرؤ القەیسی ئێخۆ لێکدانەوە کە شعری ئیمرؤ القەیسی نییە ئەدکەواتە چۆن دەکرێت بڵێن لێکدانەوە و تەرجمە و تەفسیری قورئان قورئانە بۆیە ناکرێتن ئەبەو شێوازە لێکدانەوە بکرێتن بەڵکو تەرجمە وەکو گوتمان زانایان دەفەرمون دروستە بەڵام نابێتە قورئان بۆیە زانایان فەرموویان حتا لە دەستدانی قورئانیش کە نمونە لە مەزهەبی شافعی دەستدانی قورئان بەبێ دەستنوێژ دروست نییە بەڵام ماڵن ئەگەر تەرجومەکەی بە چەند وشەیەکی زیاتر بوو دەکرێتن بۆ نمونە تەفسیرەکەی جەلالەین بۆ نمونە دەڵێن بە چەند وشەیەک لە قورئان زۆرترە کەواتە خلاصەی قەول دەڵێت دروستە تەرجمەی قورئان بکرێتن بەڵام ناونانرێتن بە قورئان بە هەر لۆغەیە بکرێتن و زانایان لەسەر ئەوە یەکدەنگن کە دروست نییە خوێندنی قورئان بە غەیری لۆغەی عەرەبی و تەنانەت لە ناو نوێژیشدا یعنی کەسێک کەوە ئاشنایی نەبێتن بە قورئان و بێت تەرجمەکەی بخوێنێتن دروست نییە خاڵی کۆتایی یاخود مەبحەثی کۆتایی لەو کتابەدا لە فەصلی چوارەم المەبحەث الخامس إعجاز القرآن الكريم کە لە چوار خاڵدا خۆی دەبینێتەوە إعجاز وشەی إعجاز لە چی وەرگیراوە مەصدەری فعلی ئەعجەزەیە مەصدەری بابی ئیفعالە أعجز يعجز إعجازا وكو أحسن يحسن إحسانا أخبر يخبر إخبارا جاء أكرم يكرم أبو شوازا إعجاز لمصطلح دا يعني لاصطلاح زانایان ئەوەیە کە ئینسان قدرەت و توانای نەبێ بە شتێک یاخود بەڕەیەک ببۆچوونێک کە بەرامبەر ئەو شتە بێنێتن لێی دەستەوەستان بێ ئیعجاز یعنی دەستەوەستان بوون بەرامبەر ئەو شتە معجیزە کە دەگوتێتن بۆ نمونە یعنی ئەمر خارق للعادة شتێکە کە لە توانا و سروشتی مرۆڤەکان و بەندەکان بە تێکرا لە جنۆکەش تەنانەت لە دروستکراوەکانی خوای گەورە ئەوە بێتن مەقڕون بالتەحەدی یعنی بەرامبەر بێتەوە بەوەی کە تەحەدای پێ بکاتن و معارەضەی نەکرێتن یعنی وەک بڵێن هیچ کەسێک نەتوانێت دژی بوەستێتەوە بۆیە معجیزە ناوندراوە لە بەرەوەی مرۆڤەکان بێتوانان لە هێنانی هاوشێوەی ئەو شتێدا چونکە معجیزە کە لە سەردەستی پێغەمبەران ڕوویداوە على نبينا عليه الصلاة والسلام خوای گەورە پێیداون و مرۆڤەکانیش لە بەرامبەردا دەستەوەستان بووینە جا
معجیزەکانی سەردەمی پێغەمبەرانی پێشی لە ئاستی ئەواندا بووە و گەورەترین معجیزە هی پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم کە قورئانە و ئەمەش زیاتر لە خزمەت ئەو باس و بابەت تێداینە کە مەبەست پێ قورئانە. جا خوای پەروەردگار زۆر تەحەدای عەرەب و مشریکین و غەیری ئەوانیشی کردیە بۆیە زانایان حتا لە لێکدانەوەی حروفی مقەطعە کە 14 پیتن کۆی پیتەکانی عەرەبیش 28ن کۆی ئەو حروفە مقەطعانە ئەو تەفسیرەی کە زۆرتر باوە لە نێو مفەسیرین واتە خوای گەورە ڕوو ئەکاتە عەرەب و ئەوانەی لۆغەزانن قورئان لەو پیتانە هاتیە ئێوەش هاوشێوەی قورئان بینن. خاڵی یەکەمیان کە باسەکاتن تەمان زانایان زۆر لەو بابەتەدا کتاب و نووسینیان کردێ و هەوڵ کۆشیان داوە دینە سەر ئێجازی قورئان لە عەسری پێغەمبەر صلی الله عليه وسلم. دیارە وشەی ئیعجاز کە بڵێن بەمانای ئایات دێتن هەروەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێک کە ئیمامی بوخاری جێڕتەوە و غەیری بوخاریش ئەفەرمێ ما من الأنبياء نبي إلا أعطي من الآيات ما مثله آمن عليه البشر وإنما كان الذي أوتيت وحيا أوحاه الله إلي فأرجو أن أكون أكثرهم تابعا يوم القيامة. يعني پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەخۆی لێرانە بەڕوون و ڕاشکاوی ئەفەرمێتن ئەو معجیزە گەورەی کەوا خوای گەورە بەوی داوە وحیە کە قورئانە کە خوای گەورە بەسەری دانازڵ کردیە کە تەحەدای عەرەب و مشریکین و غەیری ئەوانیش ئەکاتن. جا طبعا عەرەب زۆر زۆر تەنگاو بوون زۆر زۆر کەوتنە هەڵەداوان زۆر یعنی هەوڵیاندا کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستەوەستان بکەن یاخود شتێک بڵێن کە شایەن بێ بەوەی کە بربەرەکانی پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم. ئەوە بوو کۆبوونەوە چوونە لای وەلیدی کوڕ مغەیرە کە یەکێک بوو لە گەورە پیاوانی قوڕەیش سەنادیدی قوڕەیش گوتیان با لەسەر قسەیەک ڕێککەوین کە حاشای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی متام بکەن گوتیان کاهینە گوتیان شێتە گوتیان شاعیرە گوتیان ساحیرە. وەلید گوتی هیچ لەوانە نییە محەممەد پێغەمبەرە صلی الله عليه وسلم والله إن لقولي لحلاوة وإن عليه لطلاوة. ئەو قورئانەی کە لۆی هاتیە شیرنە سرنجڕاکێشە عذوبەی تێدایە يعني ئەمە قسەی شاعیر و کاهین و ساحیر و مەجنون هەموو ئەوانن بینێت جات طبعا بە تەفسیلی باسەکە بەڵام ئەوە نییە. بەڵام لە کۆتاییدا ئەدی چ بڵین باشە ئیتیفاقیان لەسەرەوەی کرد گوتیان ساحیرە لەبەرچی لێکدانەوەیەکیان کرد بە عەقلی داماوی خۆیان لە باتی شانازی بە پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم گوتیان لەبەرەوەی نزیکترین قسەکەمەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی ناشیرین بکەین حاشای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە بڵین ساحیرە لەبەرەوەی جیاوازی ئەخاتە مابەینی کوڕ و باب کچ و داک ژن و مێرد هەموو ئەوانە ئەوەش ئیلا لە ساحیران دێتن حاشای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جا ئەبەو شێوازە پێغەمبەریان صلی الله عليه وسلم ناوزەت کرد بەڵام قسەکانیان تاسەر نەبوو هەموو ئاەتی دەربارە هاتیە و قورئانی پیرۆز خوای پەروەردگار لە چار شوێن تەحەدای عەرەب ئەکاتن و تەحەدای هەموو مەخلوقات ئەکاتن کە هاوشێوەی قورئان بینەوە. أفرمي وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة من مثله وادعوا شهداءكم من دون الله إن كنتم صادقين. لا شوين يشكوا لبقرة أفرمي لا سورة يونس أفرمي أم يقولون افتراه قل فأتوا بسورة مثله وادعوا من استطعتم من دون الله إن كنتم صادقين. لسورة هود أفرمي أم يقولون افتراه قل فأتوا بعشر سور مثله مفتريات وادعوا من استطعتم من دون الله إن كنتم صادقين. لسورة طور أفرمي لكوتات تحداي بشريات أم يقولون تقوله بل لا يؤمنون فليأتوا بحديث مثله إن كانوا صادقين. لكوتاي هميان دا أفرمي إن كنتم صادقين إن كانوا صادقين طبعا رازقونين لو قصاندا وخواي جورا بمنته لوي كعبد كان بتوانن خاڵی دووەمیان لەو بابەتەدا إعجاز القرآن في المؤلفات القديمة. طبعا زانایان وەکو باسمان کرد زۆر هەوڵیان داوە کە کتابیش لەسەر ئەو بابەتە بنووسن. طبعا ئەڵێ ئەگەر بێت و باسی ئەو بابەتە بکرێتن بەڕاستی دەبی سەدارە بدرێتە چێ کە لەو بابەتەدا یعنی باحثین لەسەریدا متفقن جاحظ هەروەکو باسی زەمەخشەریمان کرد
عالمێکی گەورەی معتەزیلەیە، بەڵام دەستێکی باڵای هەبووە لە خزمەتکردنی قورئان کە لە 255 وفاتی کردی. یەکەم کەس بووە لەو بابەتەدا کتابی نووسیە نەظم القورئان. تەنانەت لە مامۆستاکەی قبوڵی نەکردیە، مامۆستاکەی پێیوا بۆ ڕەئی بۆ چوونێکی جیای هەبووە کە حەز ناکەم لێرانە باسی کەم چونکە ئیثارەی شوبهەیەکە کە بەڕاستی زۆر قسەیەکی یعنی ناڕەوا بووە. تەنانەت جاحظ کە مامۆستای بە کە تەڵەبە و مامۆستایەتی جاران چەند بە ئەدەب و ئەوەیان لەمابەین بۆ لێ قبوڵ نەکرێت لەو قسەی. طبعاً زانای دیکە هاتینە لە دوایەدا ئیمامی خەتابی کە بەیان و ئیعجاز القورئانی نووسیە، یەک کۆمەڵە زانا لێرانە باسەکە کە کتابەکانیان نووسیتیان لەسەرەوەی ئەبوو حەسەن عەلی بن حیسان ڕەمانی کە النوکت فی ئیعجاز القورئانی نووسیە، دوای ئیمامی باقیلانی کە کتابەکەی زۆر مەشهورە ئیعجاز القورئان و خاڵی زۆر جوان تێیدا باسەکاتن. یعنی ئیعجازی قورئان لەو کاتیدا کە لە 403 وفاتی کردیا، دەڵێ خۆی لەو سێ خاڵەدا ئەبینیتەوە کە بڵێن بە کورتی و پوختی ئەوەی کە هەواڵدانە بە بابەتی غەیبیات کە ئەوە شتێکە لە هیچ کتابێکدا جێی نابیتەوە، و ئەو باس و بابەتانەی چیرۆکی ئومەتانی پێشوو لە کاتێکدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەچێ خزمەت سیڕەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک ئەو هەموو باس و خواسانە ئەجێڕیتەوە دەبی زۆر گەڕابی، دەبی زۆر مامۆستای هەبن، دەبی زۆر تەورات و ئینجیل و کتابی پێشی ئومەتانی خوێنبیتەوە هەتا ئەو هەموو ئاشنایی هەبیتن کۆ بکاتەوە لە قورئان. لە کاتێکدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ لەوانەی نەبووە، ئومی بووە، نە قاری بووە نە کاتب بووە، کتابی وحی هەبووە فەرموویەتی ئەوها بنووسن بەخۆی نەنووسیوە، کەواتە گەورەترین ئیعجازی قورئان دەرەخا و بەدیعی نەظمی عجیبی تەلیف، یعنی ئەو جوانی هۆنینەوەی کە لە قورئاندا هەیە گەر دروست بێ ئەو قسەیە لە بۆ قورئان، ئەو تەلیفە جوانەی کەوا یعنی خوای پەروەردگار دایتی لەو سەجع و لەو بەلاغە و لەو بەیانەی کە لە قورئاندایە کە لەو پەڕی جوانی داڕشنە کە لە ناو عەرەب ئەوە وارد نەبووە ئەو کاتی شتێک بەو شێوازە کە معلقاتی سەبعیان هەبووە. عەرەب زۆر زیرەک بووینە لە زمانی خۆیاندا، 7 شاعیر لەناو طبعاً زۆر شاعیر بووینە، خەتیبەکانیان، ڕوئەساکانیان، سەرۆک قەبیلە و ئەوەکانیان، تەنان خەڵکی سادەیان زۆریان شاعیر بووینە، نووسینیان نەبووە بەڵام زۆریان شعر لە ناودا باو بە شەڕ قسە و شەڕ شعریان زۆر بووە. 7 شاعیریان شعریان هەڵەواسا لە کەعبەی کاتێک کە زواری بەی دەهان لە مانجی محەڕەم و ئەوانە کە دەهاتن سەردانیانە کرد، شانازیان بە شعرەکانیانە کرد، معلقاتی سەبع کە لەوەی هاتیە. ئەوجا ئەو هات پیامبەری خوا صلی الله علیه و سلم کە قورئانی هینا زانیان ئەوە دوورە لە دەستی مرۆڤ. طبعا زانای دیکە کتابیان نووسیە لە دەربارەی یەک لەوانە عەبدولقاهیری جورجانی کە دوو کتابی نووسی، الرسالة الشافية دلائل الإعجاز کە کتابی زۆر قەییمن لە دەربارەی ئیعجاز، و قاضی عیاض کە لە الشفاء بتعريف حقوق المصطفى صلى الله عليه وسلم کۆمەڵێ خاڵی زۆر جوان باسەکاتن لە دەربارەی قورئان، حسنی تەلیفی دووبارە جوانی ئەو نووسینی کە لە قورئاندا ئەو فەساحت و بەلاغەی کە خاریقە بووە، خاریقەی عادەت بووی عەرەب بووە لەو کاتیدا، یعنی ئەو دابوونەریتە لە ناو عەرەبدا نەبووە لە نووسین و لە گوتندا، و ئەو جوانی نەظم و هۆنینەوەی قورئان کە زۆر زۆر جێگای سەرسامی عەرەب بووە، و ئەو باس و خواسانەی کە دەربارەی غەیبیات تێیدا بووە، و ئەو باس و بابەتانەی کە دەربارەی وەکو باسمان کرد ئومەتانی پێشی، یعنی تقریبا هەر تەواوکەری قسەکانی ئیمامی باقیلانیە. و زانایانی دیکە بۆ نمونە ئیمامی سەخاوی لە جەمال القوڕا عینی باسی کردیە، ئیمامی قورتوبی لە تەفسیرەکەیدا باسی ئیعجازەکاتن کە دا ڕوو باسەکات و دا ڕێگەی جوان باسەکە، زەرکەشی بە هەمان شێوە ئەویش هەر باسی ئەو بابەتاکە، و ئیمامی سیوطی لە ئیتقاندا باسەکە و کتابێکیشی داناوە معتەرەک الئەقران في إعجاز القورئان کە 3 جزئە بەس باسی ئیعجازی قورئانەکە. طبعا ئیمامی سیوطی بەڕاستی وەکو باسمان کرد ڕەئسە لە خزمەتی قورئان لە عولەمای متەئەخیرین، زۆر متەبەحیر بووە لە قورئاندا، ڕەحمەتی خوای لێبێ کە لە 911 وفاتی کردیە، کە یعنی زۆر وەجه باسەکاتن، یعنی تەنانەت باسی هەشتا يعني الرو وجهي بلاغي ياخذ إعجازي قرآن كاتن. خالي سيميان وبيش كوتاي إعجاز القرآن في العصر الحديث أويش خوي أبينيته لبينج اتجاهات وبينج ريقا لليقدانوي زاناياني هاو ترخ جاهي يكم أويش شواردا روي إعجازو
دەستەوەستانکردنی مرۆڤەکان زانایان باسییان کردیە شتی جوانیان باس کردی بەڕاستی لۆغە و ئوسلوبی قورئان بۆ نمونە نووسینی ئەو علم و معریفەی کە تێیدایە ئەو هەموو باس و خواسانەی ئاەتی کەونی کە پێیانبەری خوا صلی الله علیه وسلم تەنانەت زانایەکی ئەوروپی بەس بەوەی هەڵە کاتێک کە دێ دیراسەی سیڕەی پێیانبەری خوا ئەکا صلی الله علیه وسلم پێیانبەری خوا صلی الله علیه وسلم لە بەحر نەگەڕاوە نەچوویتە سەر چیا بەرزەکان پێیانبەری خوا صلی الله علیه وسلم هیچ ئەجهیزە و هیچ ئەوەیەکی کەشناسی لەلانە بووە چۆن باسی هەور و دەریاکان و قوڵایی دەریاکان و چیاکان و باسی ئەو هەموو بابەتانەی کردیە بەوە ئیمان دێنیتن جاشتی جوان ئاەتی مباهەلا کە لە سەردەمی پێغەمبەر عیسا کە لە ئاەتی 61 ئالی عیمران خوای گەورە باسی ئەکاتن ئیتر هەموو ئەو بابەتانە لە ئیتیجاهی دووام زانایانی هاوچەرخ باسییان کردیە لە سێ خاڵ خۆی بینێتەوە ئیعجازی لۆغەوی ئیعجازی علمی ئیعجازی تەشریعی کەوانە بەڕاستی هەمووی دەستەوەستانکردنی زانایانی سەردەمن بەو هەموو مەسادر و معریفەی کە لە بەردەستیتیان ناتوانن هاوشێوەی قورئان بیننەوە ئیتیجاهی سێم و چوارەم و پێنجەمیش هەمویان خۆی ئەبینێتەوە لەو ئیعجازە جوانانەی کە زانایان باسییان کردێ لە ئیتیجاهی پێنجەم باسی ئیعجازی عەدەدی ئەکاتن کە ئێستا کۆمەڵێک زانا پێی سەرقاڵن ئەو لێکدانەوانەی لە بۆ عەدەدی قورئانەکرێت تەمان شتێکی زۆر زۆر جوانە بەڕاستی کاتێک دەچێ خزمەتیان ینی بۆ نمونە ئێستا عەبدولدائیم کوحەیل نازانم متابعی ئەکەن یان شتی زۆر جوان لەو سوورەتانەی کە سوورەتی زۆر کورتن لە قیسار و سووەر یعنی شتی زۆر عەجیب سبحان الله هیچ چەند و چۆن هەڵناگری ئەگەر چی ئەکرێ سەردەمانێکی دیکە لێکدانەوەیەکی دیکە بکرێ بەڵام لێرانەدا باسی ئەوە کاتن کە محەممەد ڕەشاد خەلیفە کە ئەو نامیلکێ زۆر زوو نووسراوە کرایتەوە کوردیش باسی ئیعجازی ژمارە 19 ئەکاتن بەڵام وەک بڵێ ڕەخنەی لێ ئەگریتن ساڵی هەشتاکان ئەو مامۆستایە باسی ئەکاتن کە دەڵێ ژمارەی 19 زۆر پێ معجەب بووە بەڵام دیارە ئەوە پەیوەندی هەبووە بەو ئیعتیقادەی دیارە ئەو لە بەهائیەکان بووە ئەویش ژمارە 19یان لەلا پیرۆز بووە ئەوەی لێرانە باسەکاتن جا ئیتر باسی ئەو ژمارانە ئەکاتن کە ئەو ئاەتانەی یاخود ئەو باس و خواسانەی بۆ ژیان و مردن شەیاطین و مەلایکە کە وەکو یەک ژمارەیان هاتیە هەموو ئەوانە معلومی جەنابتانە ژمارە 7 لە قورئاندا دەورێکی باڵای هەیە هەموو ئەوانە کە زانایان باسییان کردیە خاڵی چوارەم و کۆتایی مناهج العلماء في دراسة إعجاز القرآن كأويش خۆی بینێتەوە لەوەی کە زانایان ڕەئی و بۆچوونی جیاجیان هەبووە بەڵام قسەیەکی دکتۆر فاضل سامەڕائی باسەکە خوای گەورە تەمەندرێژی کە خوای گەورە بەهرەمەندمان بکات لە زانستی ئەو زانایە تەبەن ئەو زانایەش بەڕاستی یەکێکە لە زانا گەورەکانی عێراقی کە خزمەتێکی زۆری لە بەلاغە و بەیان و معانی قورئان کردیە لەو نوکەتانەی کە لە قورئاندانە جا قسەیەکی جوانە باسەکە کە دەڵێ مەسەلەی معجیزە مەسەلەی ئیعجازی قورئان هەر زانایەک لە ڕوانگەی خۆیەوە لێکدانەوەی لە بۆ قورئان کردیە بۆ نمونە ئەدیبێک معجب بووە بە قورئان پێی وا بووە قورئان ئیعجازێکی جوانی تێدایە لە ڕووی ئەدەبیەوە لۆغەوی بە هەمان شێوە ئەوانەی لە ڕووی تەشریع و قانونەوە کە چوینە ناخی ئەو ئاەتانەی ئەحکام و باسی ئوسرە و باسی ژیان و کۆمەڵگە ئەکەن بەڕاستی شتی جوانی تێدا بووە کە زۆر زۆر ئەوە بووە زانایانی اقتصاد بە هەمان شێوە زانایانی تربیە و ئالی مربی و ئەوانە زانایانی علم و نەفس هەر یەکەی ئیلمام و ئیهتیمامی بە زۆرێک داوە پێی وا بووە ئیعجازێکی گەورەی تێدایە لەو بابەتەدا هەر یەکەی کە ڕسوخی وەرگرتیە چوویتە خزمەتی ئیتر کۆمەڵی خاڵی دیکەش باسەکاتن کە بەڕاستی لە ڕووی ئیعجازەوە زانایان لێکدانەوە و شیکردنەوەی جوانیان کردێ بەڵام لە کۆی نەتیجەی ئەو بابەتە ئەوەیە زانایانی پێش و زانایانی هاوچەرخ کە چوینە خزمەت ئیعجازی قورئان دوو خاڵی گەورە ئەسەلمێنێت ڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و خاڵی دووەمیان کە ئەو قورئانە لەلایەن خواوە هاتووە لە بۆ مرۆڤایەتی و لە قورئان واتە نازڵ بووە هی پێغەمبەری خوا نەبووە صلی الله عليه وسلم و پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم ڕاست بووە لە گەیاندنی پەیامەکەی بۆ ڕاستیەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەبینین
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 4 جار ناوی بە محەممەد هاتووە، جارێک بە ئەحمەد، لە کاتێکدا ئەو هەموو باسی پێغەمبەر موسا کراوە عليه السلام، و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی مامی نەشاردیتەوە ئەبوو لەهەب کە خوای گەورە نەفرەتی لێ ئەکا إلى يوم القيامة دەخوێندرێتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕاست بووە لە گەیاندنی و ئەو قورئانەش نازڵ بووە لەلایەن خوای گەورە. لە خوای گەورە ئەپاڕینەوە یا ڕەبی خوایە گیان لێمان وەرگری، یا ڕەبی خوایە گیان زیاتر و زۆرتر لەو قورئانە و لەو علم و زانستە حاڵیمان کەی، یا ڕەبی خوایە گیان ئەوەی کە ڕاستە لە تۆوەیە و لێمانی قۆڵکەی، ئەوەی کە هەڵەیە لە منەوەیە و لە نەزانی منەوەیە خوایە گیان لێمان بوری بەو ئەندازەیە دینە کۆتایی لێکدانەوە شیکردنەوەی ئەو کتابە و ئەو زانستە. لخواي جورا بارين ولا هم ليك ما خوش بي وربقري إن شاء الله. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.